ئەوەی ڕۆژانە لە سۆران دەبیندرێت شێواندن و دڕاندنی پۆستەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەمە گفتار و ڕەفتاری ئەم لایەنە دەردەخات کە لە سۆران باڵادەستە و گفتار و ڕەفتاریان وەکو یەک نییە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە ئەڕۆمە لای وتەبێژی مەڵبەندی 6 سۆران کاغراماڵم لەگەڵا کاغراماڵ فەرموبێرە سڵاوت لێ بێ پێم بڵێ ئێوە چیتان هەیە بۆ ئەم کارە نەشیاوانەی کە لە ئیدارەی سۆران بەتایبەت لە سنتەری شاری سۆران دەکرێت بەرامبەر پۆستەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ لە یەکەم ڕۆژی هەڵمەتی هەڵبژاردنەوە پۆستەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتنەوە بەر لێشاوی شێواندن و دڕاندن و لادان. بەداخەوە ئەوەی کە ئەیبینین حکومەت لێرانە کەم تەرخەمە بەرامبەر پاراستنی پۆستەرەکانی ئێمە. ئەمڕۆ جەنابی سەرۆکی حکومەت هاتووە پرۆژەیەکی کردوتەوە کە پرۆژەکە خۆی نزیکەی 20 کیلۆمەترە جۆسایدێکە 20 کیلۆمەترە 14 ساڵ لەمە بەردی بناغی دانراوە لە سەردەمی کابینەی شەشەمی حکومەتی هەرێمی کوردستان کە کابینەکە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئەو کات مەبلەغێکی زۆری پارەی بۆ خەرجکرا بەڵام بەداخەوە کە لە سنووری هەولێر بوو نازاندرێ ئەو پارەیە تەخشان و پەخشانی پێکرا و پرۆژەکەی پێتەواو نەکرات. دواتریش پارەی بۆ دەرچەوە بۆ ئەم پرۆژە چەندین جاری تر. ئێستا پرۆژەکە لە کۆی 20 کیلۆمەتر 2 کیلۆمەتری تەواو کراوە 2 کیلۆمەتری بە ئەندازەیەک تەواو کراوەکەوە هیچ کاریگەری نییە. ئەمڕۆ لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا سەرۆکی حکومەت هاتووە ئەو پرۆژەی کردوتەوە تەنها ئەوەی کە ئەیبینین بە شێوازی ڕووکاریە تەنها بۆ ئەعلامە ئەگەرنە هیچی تر نییە. ئێمە زیاتر نامانەوە قسە لەسەر ئەم پرۆژەی بکەین بەڵام کە جەنابی سەرۆکی حکومەت هاتووە بە ڕێگای سۆران و هامڵتۆندا ڕەت بووە هەرچی پۆستەری یەکێتی نیشتیمانی کوردستانە لێکراوەتەوە. ئێمە نازانین ئێمە بۆ ئێمە خۆ دژی هیچ لایەنێک نین بڵکە ئێمە پێشبڕچێ ئەەکەین لەگەڵ هەموو لایەنە کوردیەکان بۆ ئەوەی چێمان باشترین جوانترین خزمەت بکە. ئەگەرنە ئێمە خۆمان بە دژی هیچ لایەنێکی کوردی نازانین بەڵکو ئێمە خۆمان بە پێشبڕچێکار ئەزانین لە پێناو کاری چاکە و خزمەتکردندا.